دیسان دەستگامیەکان زۆر بە توندی ڕێگری لە بازرگانانی مادەی هۆشبەر دەکەن و دەستگیریان دەکەن. ئەو کەلوپەلانە ئەشیای سەری ساڵێ بوو، کێکی بابانوئێلێ بوو لەگەڵ شەم ئەو وەسایلەکانی لەگەڵدا دەوانەدا مادە هۆشبەرەکان شاردبووانەوە. کەسێک بە ڕەگەز عەرەبی بەغدا ئۆتۆمبیلێک لە کەلار دەکڕێت دەهێنێتە هەولێر دەیفرۆشێ، پاشانی سکاڵات تۆمار دەکات دەڵێ لێم دزراوە. تضبط مع الحائز. دوای ئەو هەموو ڕووداوانە لەلایەن پۆلیسەوە لە پێشانگە ئۆتۆمبیلەکان دەست بەسەر کرام کە گوایە خۆم ئۆتۆمبیلەکەم فرۆشتووە و دواتر سکاڵام تۆمار کردووە کە دزراوە. هەروەها راپۆرتێکمان هەیە لەسەر کار و دەستکەوت و پێشکەوتنەکانی بەڕێوەبەرەتی باڵغەکانی تاوان. گەنگەشێ ئەو تاوان و ڕووداوان دەکەین لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان و سزا. من بژار دیلان. سلااو و ڕێز بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتەکانی پرۆگرامی ئەمجارەمان تیمی پرۆگرامی ئەمجارەمان پێکاتووە لە دادوار بەڕێز پشتیوان سمکۆ، هەروەها ئاری هاوار توێژەری کۆمەڵایەتی لەگەڵ بەڕێز ئەمید جەبار ئەحمەد بەڕێوەبەری بەڵگە تاوانی هەرێم. بەخێر بێن. با سەری ئەو ڤیدیۆ بکەین دەستین سەر کەیسیەکەم بێکەوە. دوو نەفەر بووین لە ئیرانەوە هاتین بۆ کوردستان، هاتین لێرە قەرار و بەستاکمان بدەنێ هەنار دەکەین بۆ کانادا، قسمەتە چیش لێرە لە نێو کوردستان پەخش بکرێتەوە. ئەگەر هاتین ئەو ڕەفیقانم ئەو بەستەکان تەحویل وەرگرت هیناندیان بە منیاندا، ئەمیش چوون بۆ پۆستخانەی لەوێ هەنار دەکەم بۆ کانادای. ئەمما با دەرچوو نەمتوانی ئەو ئیشەی بکەین، چوون بۆ هۆتێل بەوەی وشیاربوونی ئاسایشی لێرە و زیرەنگبوونی ئەوانە ئەمە دەستگیر گراین و ئەو کەلوپەلانە ئەشیای سەری ساڵێ بوو، کێکی بابانوئێلێ بوو لەگەڵ شەم ئەو وەسایلەکانی لەگەڵدا دەوانەدا مادە هۆشبەرەکان شاردبووانەوە تا هەناردەی بۆ دەرەوە بکرێت بنێرن بۆ کانادا. ئەوە ئەڤەڵ چەل بوو، هەر ئەڤەڵ چەل دەستگیر کراین و نەتوانی ئەو کارە بکەین و لە ئیرانەوە چاکیان کرد بوو بۆمان بنار دەکرد بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان، تا بەڕێگای هەرێمی کوردستان بنێرێنین بۆ دەرەوە. مادە هۆشبەرەکە فقط تێدا هەر ئەڤەڵ چەل بوو، پیشنهادم پێدرا کردم و نەتوانی لە ڕێگای کوردستانەوە ئەو کارە بکرێت، چون ئاسایشەکە زۆر تون بوو و نەتوانی دەربچێت. وەڵاهی ئەمە هەستم ئەوەیە دەڵێم ئەگەر خودداوەندی تاعالا زانی بای ئەمن ئەو ڕۆژەم دێتە پێش ئەمن هەر نهات بەمە سەر دنیایە، چونەگەوار چاو لێ دەکەم زۆر شتێکی خراپ و ناشایست و بۆ ئەوەندێکی ئینسان ژیانی تێک دەچی، ماڵ و منداڵی تێک دەچی، زندگانی تێک دەچی بەو کارانە و دەبینی جوانی جەماعەتی بەدبەخت دەبن بە هۆکاری بەسەرفکردنی مادەی هوشبەر و ئەو شتان. ناسوودەی تێدا هەیە نەدەبی، چون ئەگەر ئەتوو ماڵێکی خراکەی یاقی مزانە ماڵی خۆت خرا دەبی. بەڵێ ئازیزان پێشەوەی دەست پێ بکەم حەزمت کرد دەستخۆشی و پیرۆزبایی لە بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر بکەم و ئاسایشی گشتیش دەستیان خۆش بێت. جەنابی دادوەر،
ئەمانە مادەی هۆشبەریان لە ئێرانەوە هێنا و ویستویانە بەو شێوەیە بینێنن بۆ کەنەدا دایان ناوە لە ناو بوو کەشوشە و ناوکێک و ئەو شتانە ئەوە سزاکەی چۆن دەبێ؟ سپاس تەبیعی مادەی بۆ هۆشبەر هەتا ئێستا ئەمە قانونێکی کۆنمان هەیە قانونی ژمارە 68 ساڵی 65 هێشتا کاری بەوە دەکرێت ئەو دقەی کەمە دانیشتنی کار بۆی دەکرێت لەبەرەوەی ئەو یاسایی کە هەموار کرایتەوە لە پەرلمانی کوردستان تەواو بووە بەڵام تا ئێستا لە واقعی کوردستانی بڵاو نەکرایتەوە تا ئەو کاتێ بڵاو دەکرێتەوە دەخرێتە بواری جێبەجێکردن لەبەرەوەی تا ئێستا ئەمە بەپێی ئەو یاسایە کار دەکەین بەپێی ئەو یاسایە لە مادەی 4 داهاتیە لە بەشی با لە فقەری با هاتیە ئەو کەسانی کە تجارەت بە مادەی هۆشبەر دەکەن کە ئسترادی دەکەن لە وڵاتیش کە دەریهێنن یان سناعەتی دەکەن یان دروستی دەکەن مادەی هۆشبەر ینی مادەی کە دەکەن مادەی هۆشبەر چکە تکوینەکەی دەگۆڕن یان زراعەت یان دەیچینن مەسەڵەن خەشخاش وەکی کۆکاین یان ئەوانە کە دەچینن کۆمەڵک ئەوەیە وەنە عقوبەکەی زۆر توندا سزنی مؤبەد و ئەدامیش دەگرتووە دوێ بەنسبەت ئەو کێسە عقوبەکەی دەگاتە سزنی مؤبەد و ئەدامیش لە یاسا تازەکەش لە ئێستا تازەکە تا ئێستا ناتوانین قسەی لەسەر بکەین لەبەرەوەی لە وەقاعی کوردستانی بڵاو نەکرایتەوە ناکرێتە بەڵام یاسایەکمان هەیە لە بەغداکە لە ژمارە 50 لە 6 هەفتی 2017 دەرچووە لەویش هەمان شتا ینی حکومەکەی توندا ئەوەی کە باسم کرد ئەگەر بەو شێوەی بیتن تجارەت پێ بکرێت وی سرات بکرێتن ئەوەش هەمان عقوبەی هەیە باشە باڵێن ئەو کابرای ئێستا حکم بدرێ پاشان ئەو یاسایە تازەیە دەردەچێتن ئەو کابرای دەتوانین داوا بکە بڵێ بەو یاسا تازەیە ئەخر لە یاساکەی تازایە کە دیاریکردیە کە ئەسەری ڕەجعی هەیە یان نا کە ئەسەری ڕەجعی هەیە یان نا کاتێک کە یاسایەکە دەردەچێتن لەناو یاسایەکە دیار دەبیتن کە ئەوانەی پێشتر جیرانی بووە پێی ئەو یاسایە کە جیرانی و حکومەکانیان تەواو دەکەن یان ئەوە تەیە دووبارە حکومەکانیان چاوی پێدەخشین دەچێتەوە بەپێی ئەو یاسایی نوێیە جێبەجێ دەکرێت بەڵام پێم وابی هەمان عقوبە دەبیتن ینی تەسەوڕ ناکەم کەم بکرێتەوە جگەر لەو عقوبە تا هەموو ئەمواڵەکانی مەنقوڵە و غەیر مەنقوڵە تێدا مسادرە دەکرێت تەماڵی حکومەت یانی هەموو مسادرە دەکرێت ئەوەی کە پێشی ناگە سیارێ چییە کە ئاڵەتی کە بەکاری هینارە بۆ هینانی ئەویش هەمووی مسادرە دەکرێت لە لای منەوە وەکو یاسا ناسێت مادەی هۆشبەر لە تیرەوڵ خلاترە ینی لە ئێرهاب خلاترە لەبەر کە ئێرهاب دێتن قوملەکی لە جێشدا دێتەوە یان ناردنەکەی لە تەقینی یان تەقینەوەیکی دەکا ڕەنگە چەند کەسانێک دەکوژرێن بەڵام ئەوی کە بەعقڵێکی کامل دەبینێ بەڵام ئەوە تەئسیر لەسەر عەقڵی مرۆڤ دەکانی ینی مخەدراتە عەقڵی ملت تێک دەدا ینی ملت بەرەو هەردێر دەبا لێ ناکرێت من لێرەوە داوا لە دووشت دەکەم یەکەمێن داوا لە دادوەرە بەڕێزەکان دەکەم لە داواکاریشتی دەکەم کە لە دادگاکانی ئەو کەیسانەنا لەبەرەوەی هەموو مادەکە دەردەچیتن عقوبەی کەمی دیاریکردی هەتاکو زۆر کە دەڵی حکومی سزن کە دەڵی سزن لە 5 ساڵ 5 ساڵی یان حکومەکە دەڵی یان مؤبەد یان ئەعدام داوای لێ دەکەم ئەوان حکومەکانیان دائیمە سزاکانیان توندکەن دەستەکان خۆش بێ جەنابی عامید زۆر جار هەنێک کەیس هەیە تاوانبار دەڵێ وەڵام لەژێر کاریگەری مادەی هۆشبەر بم ئەو شتم ئەنجامدا ئێوە دەتوانم مەسەنگە محکەمە داوا بکات دەتوانە ئەو پشکنیانە بکەن بۆ خەڵک ئێمە مختبەرێکمان هەیە تاقیگەیەکمان هەیە کە تایبەتە بە پشکنینی مادە هۆشبەرەکان لای ئێمە تحدیدی مادەکە ئەکرێت چنەوەیەکە چ جۆرێکە ئەو مادەیە بە راپۆرتی خۆمان دەینێرین بۆ دادگاکان بەڵام مۆزوعی فحسکردنی کەسەکە ماوەکەی چەندێکم تەقدیری خواردە ئەوە لە جهتێکی تایبەتمان هەیە کە پزیشکی دادیە تەبابەی عەدلی ئەمە ئیشی ئەوەیە کە ئەو نەخۆشانە یا ئەو کەسێک کە بەکاری هێناوە ئەنێرێتەوێ لێ فحسێکی طبی بۆ ئەکرێت تحدید دەکرێتن ئەو کەسە لەژێر هێشتا لەژێر کاریگەری ئەو مادەی ماوە چونکە مادەی هۆشبەر بە سەعات و 2 سەعات ناڕوات وەختێکی دەوێتن بە 2 هەفتە بە 3 هەفتە تا مانگش هەندێکی هەیە لە تاڵەمووی سەری ئەتوانن ماوەیەکی دوودرێژ ئەم کەسە بەکارهێنەرە بەکاری هێناوە ئەم مادەیە دیاری دەکرێتن لەلایەن تەبابەی عەدلیەوە کە کەسێک بچێت خۆی سەرخۆش بکات بچێت عەمدیەن شتێک بکات نەخێر ئەمە ظروفی
مشدە دەیەوێت زیاتر دەبێت عقوبەکەی نەک کەمتر. ئەی زەناوی ئەمید لەسەر سنوورەکان ئەو ئیمکانەتەمان هەیە و کۆنتترۆل ینی ئێمە شتانە زۆر باسمان کرد لەوەی کە ئەم حدودەکانمان زۆر کراوەیە. ئەستاکێ کارکە جۆمان لەم راپۆرتی و کوڕە بوو کە باسی ئەو تۆمەتبارەی کە باسی چۆنێتی هێنانەکەی کە زۆر بە بەسیتی خراوەتە هەندێک شتەوە بە حدودەکان هاتووە. ئەبێتن حکوومەت ئەرکی حکوومەتە کە ئەجزەکانی پێشکەوتوتر دابنێت لە سنوورەکان و سنوورەکان تۆزێت تون تۆڵتر بکاتن. هەر کەسێکە دەبێت بە ڕێگەی خۆیان بێت و ئەبێ فحسێکی تەواو بکرێت بە کوالیتی کۆنتترۆلێکی تەواو بێت بۆی بتوانێتن ئەم مادانە کۆنتترۆل بکرێت و نێتە ناوڵاتەوە. ئەمە یەک دووش دەستگاکانی ناوشار بەڕاستی دەستخۆشیان لەکەین بەڕێبەراتی بەرانگەربوونەوەی مادەهۆشبەرەکان ئەرکێکی باشیان ئەکەن و مادووشن بەڕاستی چونکە ئەو کەیسانی کە هاتوو بەلای ئێمە لە ساڵێکە تقریبن 1000 کەیس کە گیراوە بۆ فەحسات و بەلای ئێمە زۆر شێ نەگیراوە بەڵام ئەوان زۆر مادوو بوونە و زۆرش هەوڵی زۆریان داوە. ئەمە بەس ئەرکی ئەوان نییە بڵین لەلایەکەوە حکوومەت دەبێت تونند و تۆڵ بکە ئەبێ هۆشداریش بدرێ هاوڵاتی دەبێ یارمەتی دەربێ ئەبێ ئیخبار بکرێ ئەبێ ئاگاداری جێتەکان بکرێتەوە لە هەر شتێک کە گومانی لێکرێت. ئەمە ئەرکی هەمومانە چونکە جەنابی دادۆر وەکو باسی کرد ئەم تێکدانی وڵاتە بەڕاستی ئەمە تاسیری زیاتر لەوەی کە تەقینەوەیەک بێ سووتانێک بێ کاریسەیەک بێ ئەمە کاریسەیەکە بەردەوامە کۆمەلگای بەردەوام شە و هۆشی مرۆڤەکان دەبات بەڕاستی. کاک ئاری کاتی خۆی لە کۆمەلگای کوردی کە باسی مادەی هۆشبەر و ینی خەڵک زۆر بە شەرمەوە بە ترسەوە باز دەکرد. زۆر سپاس بابەتەکە زۆر زیاتر لەوە هەڵاگرێکە قسەی لەسەر بکەین بەڵام ئەوی کە جەنابەت باسیەکەی نەک مادەی هۆشبەر تەنانەت جاران جگەرە کێشانیش بۆ خۆی بەشێک بوو لە عیبانی هەموو کەسێک جگەرەشی ناکێشە مەسەن لە تەمەنێکی مناڵیان هەرزەکاری و گەنجان جگەرە کێشانیش نەبوو تەنانەت خواردنە کحولیەکانیش وەکو پێویست لەناو هەموو ماڵەکانانەوە ینی ئەوی وەکو بابڵێن پیپسیە و کۆلایە و ئەوانەیش نەبوو. ئێستا ئێمە لەو خۆناغانە وەک جەنابەت باسکە چوینەتە دەرەوە چون سیرەکەی هەنێک جار با بڵین ئەوانە پیان وایە مەسەرەن ئەمە ئەگەر بێت و مەشروبێک دەخواتەوە یاخود مادەیەکی هۆشبەر دەخواتەوە حەپێک وەکو خۆ دەرخستنێک وەکو ئەرزی عەزەڵاتێک وەکو ئەها شان و شەوکەتێک ئەوەی دیفاع لە بازرگانەکە. بەڵام ئەمڕۆ ئەمە ئەگەر سەیری کۆی گشتی هەموو جیهانی بکەین ستاندەرە جیهانیەکان هەمووی کەسانی بەرز و کەسانی لە مستەوایەکی گرانە هەرزان بڵێن دەسەڵات دارانە مەسەلەن لە پشت ئەوانەوەیە بەڵام ئێمە ناڵێن جیهەتێکیان بەشێکی دیاری کراوە بەڵام ئەمە واقعەکە دەبێت ئێمە دان بۆیە بنین چون ئەگەر سەیریکەین لەوێ لەکو جەنابی حاکم باسی کرد ینی هەر کوشتێکی زۆر لە سەرخۆیە چون وەختێک کەشفە بێ و دەرەچێ و ئەدیلە و بەڵگەی مەلموزدێ ممکنە ڕبعێکی کۆمەلگای خەسارەت دابێ ینی ئەو تەقینەوەی باسی کرد نییە تەقێتەوە تاوایتر کۆمەڵی خەڵک لەو دەورە خۆی دوورەگرێ ئەمە لە بنەوە هەر ئیشی خۆی ئەکات ینی وەکو وتەنی شانەیەکی نووسووە بە بەردەوامی کاریگەری هەیە ئەگەر تەماشا و کەیسە بکەین لە ئێرانەوە هاتووەتە کوردستانیەوەی لێرە ساخاویە بۆ کەنەدا ئەنی نەک لە شوێنێکی سنووری نزیک ئەنی کەنەدا بە چەند شوێن دەڕابەت چەند فلتەری جیاتری وەکو مەسەلەن کوردستان تێپەڕێ ئەگەر ئەمە پلاندانەرێکی باش نەبێ ئەگەر کەسێکی باش پلانێکی بۆ دان نەنابێ ئەسڵەن چۆن هاتوۆتە کوردستان غەریبەیە چۆن ئەگەر بمە ماڵێکی ترۆیسە ممکنە من شارەزای ئێرە نەبم بێ ئەو دی ستۆدیۆکۆ نەزانم دەربچم بە ئاسان ئەی ئەرچی تاک لە کۆمەڵگا ئەرکی تاکێک بەرامبەر ئەو غەریبەی کە هاتووە ئەو مادەی هێناوە ئەرکی تاک چیە مەسەن کە ببینە کە جۆی لێبێت چی بکاتن باشە خۆی ئێمە ئەمەکو کۆمەڵاز دایمەن دەڵێن چین ئەوانی کە لە پشت ئەمەوە پاڵنەرن بۆ ئەوی کە ئەم دیار ئەوەی کە جەناوی حاکم لە حاڵەت بۆتە دیاردە و بەرەو فراوانترە ڕۆ سەرەکەی خەموخەفەتێکی هەیە دەڕوا پێی وایە مادەیەکی هۆشبەر دەبێتە کاریگەر لەسەرەوەی کە ئیتر خەموخەفەتەکەی لابا بەڵام نازانێت دەبێتە ماڵ و ئێرانی بۆ خۆی بۆ کۆمەلگا بۆ خێزان ینی تو ئەمە پانتایەکی فراوانیە چون ئەوەی کە فێر دەبێ هەوڵەدا زۆرترین خەڵکیش لەگەڵ خۆی فێر بکات یانی ئەمە شتێک نییە مەسەلەن چون بۆ فتوهەر باسی بە خۆشی و بە جوانی باسەکەی کە دۆستێک برادەرێکت دێ پێت دەڵێ خەمێکی وام هەیە دەڵێ ئاسانەوە شتێکم هەیە خەم و خەفەتی دنیات هەمووی لە بیرە باتەوە بەڵام ڕاگەیانەکان نەک گوزارەی ناوخۆبم بوورە چون پەروەردە دەبێت بەشێکی گرنگ بێت لە ناو پرۆگرامی پەروەردە بوونی هەبێت چون ئەمە گرفتەکەمان تو کە لە ڕاگەیانەکان وەخۆ ئەو کاتێکە
ڕاگەاندنەکە بڵاوی دەکات و ممکنە من لە ماڵ نیم یان کۆمەڵی خەڵکە لە کاتی داوامایان لە ئەلتیزامێکە یان لە شوێنێکی فەرمیان لە سەردانێکە بەڵام ئەگەر لە ناوەندەکانی خوێندن بوونی هەبێ چونەمە ئیجبارێکات و مناڵێک لە تەمەنێکی مناڵیەوە فێری زەرەر و زیان و دەرکەوتە دەرونی کۆمەڵایەتەکانی بۆ بکەی باشترە لەوەی کە مەسەلەن خەڵکانێک کە کاگاری خەڵکانێک ئەوانەی بەکاری دێنن دەچ ئاستێکن لە ناو کۆمەلگا بەچ کلاسێکی ئازانی گرانەوە هەرزان نییە ئازانی بزانە خۆی لێرە دابەشەکرێ هەنێک هەن کەسە دەوڵەمەن و هەبوونەکانن ئیتر لەو پەڕی چێژی ژیانە هیچ شتێکتر نییە بۆ خۆی ممارەسەیەکە بۆ خۆشی و زەوق و سەریقەی خۆی خەڵکانێکشمان هەیە لەو تەبەقەن کە یانەیە بگەنە مستەوایەک کۆمەڵی خەوی هەیە لە ڕێی کات و ساتێکەوە هەم خۆی بەکاری دێنێ و هەم ئاشنایەکە بە خەڵکانێکشمان هەیە لە نەهامەتی و نەبوونی و نەکبەتی دێ بەکاری دێنێ پێی وایتر ئەمە تەواو ئەمە خەوەکانی تاوا لێکاتەوە ئەیباتەوە دوای 300 ساڵ ئەیباتە دوایانە هێنێتە پێشەوە لە شوێنێک دوورێکاتەوە بەڵام دیاری لیڤڵێکی دیاری کراویان شوێنێکی دیاری کراو نییە هەموو کەسێک بەکاری دێنێ بەڵام بە شێوەی جیاواز شێوەی حەب بەکاری دێنێ بە شێوەی حەسە بۆ پارەی کە هەیەی دەستەکان خۆش بێ ئێستا دەچینە سەر کەیسی دووەم کە بۆتە دیاریرە سیارەکە ئەفرۆشن پاژماوێک دێن سکاڵە تۆمارەکانڵێن لێم دەزراوەڵێن ئێستا زۆر بووە بە ئەو ڤیددیۆ بینی گفتووە لەسەر دەکەین فەرمو اشتريت سيارة نوع أوبترا ئۆتۆمبیلێکی ئۆپترام لە خەزای کەلاری سەر بە پارێزگای سلێمانی کڕی لە هەندێک کەس کە لە پێشانگەی ئۆتۆمبیل کار دەکەن دەبوایە هەندێک پارە بدەم کە لەسرم بوو ئەمە بوو بە هۆی ناسینی خاوەنی سەرەکی ئۆتۆمبیلەکە دەبوایە کاری بریکارنامەی ئۆتۆمبیلەکە بکەین بەڵام هەندێک بارودۆخم بۆ هاتە پێش نەمتوانی ئامادە بم پێویستیم بەوە بوو ئۆتۆمبیلەکە بگۆڕم بە جۆرە ئۆتۆمبیلێکی تر هەر بۆیە دووبارە بۆ پێشانگەی فرۆشتنی ئۆتۆمبیل لە هەولێر گەڕامەوە ئەمە بوو بەهۆی ئەوەی لە پێشانگەی ئۆتۆمبیل ناسیا و هاوڕێ پەیدا بکەم ئەویش بەهۆی گۆڕینی ئۆتۆمبیلەوە بەم شێوەیە ئۆتۆمبیلی مودێل بەرزترم دەکڕی ئەمە بوو بە هۆکاری ئەوەی بەردەوام هاتوچۆی نێوان کەلار و هەولێر و سلێمانی بکەم ژمارەی هەولێر بە زەحمەت لە بەغدا دەفرۆشرا کەچی لە هەولێر و سلێمانی بە ئاسانی دەفرۆشرا بەڵام لە بەغدا نا ڕۆژێک لە گەڕەکێکی بەغدا سواری ئۆتۆمبیلەکەم بووم کە سویچی لەسەر بوو نزیک بە 5 مەتر دوور کەوتمەوە بۆ مارکێتێک چووم سەیرم کرد بوو بە ژاوەژا و دەنگەدەنگ هاتمە دەرەوە بینیم ئۆتۆمبیلەکەم دزراوە لەسەر ئەم ڕووداوە سکاڵام لە پۆلیسی نەهێشتنی تاوان تۆمار کرد دادوەری ئێشکگر بڕیاری ئەوەیدا دۆسیەکە بنێردرێت بۆ دادوەری تایبەتمەند بەم کێشەیە دۆسیە درایە دەست دادوەری تایبەتمەند بە دزرانی ئۆتۆمبیلە دزراوەکان بە پێی دۆسیەکە وتەکانی وەرگرتم دادوەرەکە داوای هێڵکاری شوێنی ڕووداوەکەی کرد هەروەها داوای شایەت حاڵ و وێنەی کامێراکانی چاودێری کرد بۆ ئەوەی بگەنە سەرەداوێک هەموو ئەو ڕێکارانەی پێویست بوون ئەنجام دران نووسراوێکیشیان بۆ دادگای لێکۆڵینەوەی هەولێر کرد بەڵام دادگای لێکۆڵینەوەی هەولێر ڕەتی کردەوە وابوو لە ڕێگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لێکۆڵینەوەکان دەستیان پێکردەوە بەناردنی دۆسیەکە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر دەستیان بەسەر ئۆتۆمبیلەکە و خاوەنی داگرت دوای ئەو هەموو ڕووداوانە لەلایەن پۆلیسەوە لە پێشانگە ئۆتۆمبیلەکان دەست بەسەر کرام کە گوایە خۆم ئۆتۆمبیلەکەم فرۆشتووە و دواتر سکاڵام تۆمار کردووە کە دزراوە بەڵێ ئازان بە باشمان زانین لەگەڵ کاگۆگر قسە بکەین لەسەر ئەو بابەتە ئەو کابرایە کە هاتە هەولێر چۆن گیرا کاگۆگر بڵێ دوای ئەوەی کە ئاگادار کرابنەوە کە کەسێک هاتووە و داوای یاسایی لەسرە برایانمان لە پۆلیسی فریاکەوتن کە بە شەو ڕۆژ لە ئەرگدانە توانیان کەسەکە دەجی بکەن و ڕادستی بنکەی پۆلیسی ئازاد بکەن و هەروەها لێشەوە پڕاوەکە دەستی بە لێکۆڵینەوە کرد باشەوە هاتووە سکاڵا تۆمار بکە بۆ دەژێت خۆی لە خۆی داوە سکاڵی تۆمار نەکردووە لە هەولێر بەڵکو لە شوێنی خۆی هەز دەکراکەوە فرۆفێڵەکی کردووە ناو شاری هەولێر چونکە هەستا بوو بە کڕینی ئۆتۆمبیلێک لە کەلار لە سنووری گەرمیان دواتر هینایەتی شاری هەولێر لە هەولێرە فرۆشتیتی لە ناو
پیشانگە واتە لە ماڕاست دواتر ڕۆیشتەوە پاشی 2 مانگی هەڵساوە داوای یاسایی تۆمار کردووە داوای یاسایی تۆمار کردووە تاکو دەست بە سەراگرتن لەسەر ئۆتۆمبیلەکە بکرێتن ئەی عقد و ماقت هەیە لەناو بەڵێ عقدەکە هەبوو هەموو بە شێوازەکە بووە بەڵام پاش 2 مانگی ئەو کات چۆ داوای یاسایی تۆمار کردووە ئێمە دوای ئەوەی کە کەسەکە دەچێت ئۆتۆمبیلەکە تاویل کاتن لە بۆ ناوی کەسێکی تر دەڵێن ئەو سیارە دیارە ئەزی لەسەر ناتوانێت تاویل بکرێت لە بەغداوە حەزی لەسەر لە بەغداوە ئەزی لەسەر دواتر کەسەکە دێتەوە پەیوەندی پێوە دەکاتەوە کە لەسەر عقدەکە ڕقەمی تەلەفۆنی دیارە ئەوش باسکی دەگوت بڵێەوە لێم دزرایە و من داوای یاسایی لەسەر تۆمار دەکەم ینی لەو ینی خۆشی هاتووە فرۆشتیتی و خۆش باسیەوەی کردووە کە لێم دزرایە دواتر ئەو کەسە هەڵسا وەکو فروفێر لێ کراوە ئەو کەسەی بەغدایە کە هاتی ئۆتۆمبیلەی پێکڕی و فرۆشتیتی و دواتر ئەمر قەبزی هایشتێتە سەر ئەو ئۆتۆمبیل دەست بەسەرکردن فێڵی لێکردووە دوای هەڵسا داوای یاسایی لەلای ئێمە تۆمار کرد ئێمەش دوای ئەوەی کە ئەو کەسە هاتوۆتەوە شاری هەولێر توانیمان دەست بەسەریکەین و بدەینێ دادگا ئەی کاگەور دەڵێن ئەو دیاردەیە زۆر بووە وایە بەڵێ دیارە دوای ئەوەی کە خۆتان دەزانن ژمارەی ئۆتۆمبیل لە بەغدایە زۆر گرانە و یان بەناوکردن و تەحویلکردن زۆر ئاستەنجی هەیە تەنانەت وا مەزەندە دەکرێت بۆ گۆڕینی ئۆتۆمبیل یان بۆ لە ژمارەکاتی لە بۆ ئۆتۆمبیلی بەڕەقەم لە بەغدا چەندین مانجی پێویستە بەڵام لێکوانە کەمتر لە 24 کاتژمێر خۆشخانە ینی لە بەڕێبەراتی هاوچی هەولێر بەکەمتی لە 24 کاتژمێر تاویل دەکرێت سەنەویەکەشی دەدرێتەوە بەڵام کێشەکە لێکوانە زۆربەی زۆری خەڵکی بەغدایە یان خەڵکی وڵاتەکان شارەکانی تری لە ناو عێراق دێن ژمارەی ئۆتۆمبیلی ڕقم هەولێر دەکردن دەبنەوە سنووری خۆیان لەبەرەوەی ژمارەی تابلۆی هەولێر زامنە و کەسەکانیش زامنە و هەروەها هیچ فڕفل بەڵام لەنێو ئەو خەڵکانەدا چەند خەڵکانێک هەیە دێن استیغلالی ئەو بابەتەوە ئەو پیشەیە دەکەن هەڵدەستن بە ئەنجامدانی کێشە و فڕوفێلکردن لە هاوڵاتیان چی بکەن لە زیاتی ئەو وەکالەت و شتانێک کە دەکرێت چی بکرێ باشە بەڕاستی داواکانی لە هاوڵاتیانی خۆشەویست لە کاتی کە کڕینەوەی ئۆتۆمبیل لە خەڵکانی دەرەوەی هەرێم بە تایبەتی ئەوانەی کە عەرەبن یان لە بەغدا دەژین یان لە هەر شارێکی تری عێراق دەژین با دڵنیای تەواو بدەن و هەروەها ئەو گرتە ڤیددیۆی لە پیشانگاکان هەیە کاتێکە لە کڕین لە عەقد نووسیندا تۆمار بکرێتن و هەروەها تۆمارەکەش لای خۆیان بهێڵنەوە هەر بژین زۆر سپاس جەنابی دادوەر حەزم دەکرد تۆزێک بۆمان باسکەی جەناب وەکو دادوەرێک ئەگە ئەو کەیسە بێنە پێشت پێ دەڵێن تەضلیل القەضا ینی سەر لێ شێوانی دادگا ئاوایە یان چۆنە یان درۆیە یانێ کەیسەکە هەر درۆیە لە ئەوەلی ئەگەر ئەوە کە سیارەکەی کڕی بی و هینابی دێرکوانە بە فرۆشتی بی و کەوای لە جنابەت دەگەم فرۆشتی بی و هابی دووبارە سکاڵای پێشکەش کردبی تۆ پاش 2 مانجی گوتبی ئەمە لێم دزراوە بەڵام ئەو قسانەی کە دەکە ناڕاست بنەوەی کە لە شاشەریتمان ئەوە چەند مادەی بە پێی کەسکە چەند مادەی لەسەر جێبەجێ دەبی بەنسبەت بە سەبارەت بە کابرایی کە فرۆشتی تیە و لێ کڕایەوە دەتوانانی مادەی احتیال لەسەر جێبەجێ 456 فێری لێ کردی هاتیە فرۆشتی و دوای هاتیە دووبارە دەڵێتن ئەمن لێم دزرایە سەبارەت بە خۆی کە هاتیە 2 مادەی تری دەتوانانی بڵێنە کێسکە بە پێی خوێندنەوەی کێسکە کێسیان لەوانەیە مادەی 243 لەسەر جێبەجێ بکرێتن کە خبارێکی کاذبایانەوە هەواڵێکی ناڕاستی دایتا محاکم زیاتی قەزایی ئەوە لەو حاڵەتی ئەتۆ خۆبەکەی دیاری کرایە سزایەکی دیاری کرایە بە حەبس واتە تا 5 ساڵی و غرامەشیان یەک لە هەردووچە و ئەگەر نزیگەرەوەی کە جنابت باست کرد کە تەضلیل قەزایەوە تا ئەو دەبینەوە سەر مادەی 249 ئەوانش کە حەبسن بەڵام تا کەسکە نەخینیوە بەزەب لە پێش نەبی وەکو دادوەرێک وەکو داواکاری شتێک
کێسکە لە پێش نەبی خوێندنەوەی خۆی بۆ نەکەی توی خوێندنەوەی خۆی بۆ نەکەی ناتانی کامی لەسەر بەڵام بەنسبەت ئەوەی یەکەم کە فرۆشتی وەحتیالەوە احتیال بەڵێ بەنسبەتەوی کە شەکوای تەقنیم کاوە پێڵێکردن بەڵام جەنابی دادوەر من ئەو کابرایم کە سیارەکەم لە هەولێر کڕیوەتەوە کە ئەو کابرا و داوای نووسی و هاتن سیارەکان لە مستان وتیان ئەڵە ساز دەزراوە من دوای ئەتوانم داوای لەسەر بنووسمی ڕەدی اعتیبار بەڵێ دەتوانێتن داوای لەسەر بنووسیتن کە کێسکە لە دادگای یەکلایی کراوە ئەگەر کابرا پێشەوەی یەکلایی بکرێت من دەتوانم پێشەوەی یەکلایی بکرێتەوە ناتوانێت کە کێسکە یەکلایی کراوە بڕیاری دادوەری دادگای مختصی پێ دەرچوو بڕیارەکە ئەگەر لە ساڵحی ئەو متهمە دەرنەچوو بە پێچوانێ ئەوە دەرچەوە تۆمەتبار دەتوانین فێڵەکە دەتوانیتن داوای تعویزی خۆی بە کامیان بە بوختانیان خەدەش کامیان ئەو کاتی تەشیرکردن باسم کرد بەوەی کە فێڵی لەکردیە بە فێڵەکە سکم گوتم ئەو فێڵی لەکرایە بەحتیالەکە دەتوانێتم پێی مادەی 450 کە فێڵی لەکرا ئەو داوای ڕوتێتبار و پارەی خۆش بکات و لە دادکە حەزم چکۆ گوتیان ئەو دیاردەیە زۆر بۆ حەزم کرد ئەوانەی کە خەریج ئەی قسە گۆڕین هەیە مەسەوە دەتوانێت قسەی خۆی بگۆڕێت لێرە قسێک دەکات لەوانەیە لە محکەمە قسێشکە کرێ یان بەڵگەیە هەمووی بەڵگەکان بەڵگێ هەمووی بەڵگەی تەواوە تو مەسەلەن عقدە چ کردیا شرێت متعاقدین تو دوونەوە ئەمان نووسراومانێ نووسراوەکمانەیە کە لە پێش فەرمانبەری دەوڵەت دەیکەس کات دادنووسە دادوەرە هەرچیە ئەوانە ناتوانین تانی بکەیدا بە تەزویر ئەوە ئەویت کیان کە بە دوو شایەت کە لە مارەزی عقدەکەی کردیا ئەکیت شایدیشیە دەتوانین لە دادگای یەکلایی بکرێت عقدە وەکو شایدێک پێشکەش دەکرێت وەکو شاید ئەگەر کردبی ئەگەر نەشکردیەوە بەڵگەی تر دەخرێتە بەردەمی دادگا تاکو یەکلایی دەبێت یعنی پێت باشە ئەو خەڵکە ڕەزیلی نەکەن زۆرن بەڵگە ئێستا ماشەڵا کوردستان کامیرێکی یەکجار زۆری لێیە لە هەموو سوچ قژوونەکان دەڵێ پلانی داناوە بۆ کامیرە و شتەکەش دەڵێ ئەگەر کامیرە لەوە منتقی لە پێش دوکانێکی بیتن دەتوانرێت دادگا ئەو دەست بەسەر و کامیران داگرێتەوە بەڵگەی تاوانەکە یان هاتنە ژوورەوەی لە سەیتەرە چ ڕۆژێک هاتوتە ڕۆژگاتی لە بەڵگەی تاوان بنێت ئەوان یەکلای دەکەنەوە کە ئەو کەسە بەخۆی بۆیان اتفاق بوویان بەڵگەکان زۆرن بەڵام بەبێ بەڵگە تا بەڵگەکان کۆ نەکرێتەوە ناتوانرێت و لێرە بڕیار بدەینە سەر و مێزە بڕیارکە چۆن دەبێتنی جەنابی عامید ئەو عقدە چ دەور دەبینێ ئەگەر مەسەن دادوەر وتی دەبێ عقدە بچێ پشکنی لەسەر بکرێت کە دێتە لای ئێوە چۆن پشکنی لەسەر دەکەن ئێمە بەنسبەت جارێ ئەو جەریمەی کە کراوە ئەو تاوانەی کە کراوە ئەمە دیارە بۆتە دیارە خەڵکانێک لە دەرەوەی هەرێمەوە دێنێرە بەس بۆ هۆشیارکردنەوەی خەڵکەکە ئەبێ هەندێک ڕێگا و هەندێک تعلیمات دەرچێتن لەلایەن ئەمنیەکانەوە بۆ پێشانگای مارەزەکان و چۆنێتی فرۆشتنی سیارە ئەبێ شتێک دروست بکرێت ئەبێ هەموو کەسێک ناتوانێت بێ لێرە سیارە ئەبێ لە ژوورێکی تایبەت دانرێن منە کامیرەیەکدا بنرێتن بۆ کاتی نووسینی عقدەکە دوو شایە دەبێ ئامادە بێت تەوقیعەکەی خەتی هەویە و مستەمسەکاتی ئەبێ ئیزبارەیەک هەبێتن ئەم سیارێکە لە مارەزە فرۆشرا بەیانی کە دادگای دادوەرە بەڕێزەکانمە کە داوا دەکەن ئێمە بتوانین ئەمە زۆر جارەگەڕی عقدەك پارچە ئەوە کەش نادۆ نسخەی دومی عقدەکەش نادۆ ڕزیلی بۆ 56 دلار عقدەش ناکە ئەمە ئەگەر خۆی کە خەتەرە کاگەبجار ئەمە کەگە خۆی بێوێتن خۆی ئامادە کرد بێ بۆ تەزویرەکە پێشووتر ئەتوانیم زاکەی خۆی بگۆڕێت و بێتن بە ئاسانی بێتە ناو مۆزاکۆ بڵێم زا یەکێک ئێستا وەکو باسی کرد کە ئەو عقدەکەی نەکردووە و ئەم شتەی نەکردووە و ئەوەدا بۆ ئەمە تۆزێک فرتوفێڵی تایە طبعی کە کێشەکە چێتە پێش دادوەرە بەڕێزەکانی ئێمە ئەوان ئەم دراسی مۆزوعەکە دەکەن بە جۆرەی بەڵگەکان بۆ ئەدلی جنایی دەنێرن ئەو کاتێ ئێمە سەیری عقدەکان دەکەین سەیری ئیمزاکان دەکەین ئەو کەسانە بانگ دەکەین لای خۆمان پێویست بکار نەمازی بەڵێ بەڵێ هەموو یەکرێ و ئەوەشمان زۆرە قەزایشمان زۆر دێتە لە دەستەکان خۆش بێ جەنابی عامید جەنابی دادوەر بەس حەزم دەکرد تۆزێ باسی عقد و وعد بالبيع و ئەوانە تۆزێ بۆ خەڵک ڕوون بکەیتەوە چونکە زۆر کەس لای وایە ئەو عقدە هەموو شتێکە بەڵام ئێستا بۆم بمان دەرکەوت کە بەس وەکو شایەدێک بەکاردێ بزانە دوونەوە عقدەیە بەڵێ عقدەکانەکە لە بەردەمی فەرمانبەری وڵات محاميك مثلا باڵین آخر محامی ئەمە کە دەڵین فەرمانبەری وڵات دەبی مختص بی بەو ئیشەی مەسەڵەن لە دادنووس دەیکەی
لەلای دادنووسیان لە بەردەمی حاکمی دادوەری مختص دەیکەی ئەو عقدانە پێ دەڵێن عقدی ڕسمی ئەو عقدە ڕسمیانە ناتوانێت ئەتویستانەشی لێ بدەیت ئیلا بە تەزویر نەبێ ئیلا دەبی بڵێ ئەوە تەزویرە کە گوتە تەزویرە ئەو دادگای لێکۆڵینەوە بە بڕیاریشی دەینێتن دەوە بەڵگەیتەوەن بۆ لە ژنایی ئەوان بە خیبرەی خوان و بە زیازەی کەیتیان بەو ئامێرانی کەیتیان یەکلایی دەکەنەوە بەڵام ئەوی تریان کە بە دوو شاد عقدەکە دەکرێتن ئەو عقدا لە محکەمە دووبارە شادەکان بانگ دەکرێت ئیسپات دەکرێت دەلی دەکەن کە ئیسپات بوو بڕیاری محکەمەی پێدەرچوو دەبتەحق دەچێ ڕسمی و کوڕسمی لێ دەتون لە تەنفیز جێبەجێ دەکرێت دەستەکان خۆش بێت ولو معقبا موضوعي سيارة وموضوعي قانوني مدني عراقي يقلاي كدوتوا هر ملكي هر سيارة بناء لدائري مرور بناء ونبيتن الشخص كنيا يعني ام عقداني كاكري لدروا وكاتي خوي دياري كلا العقد كان سهل خلال يصير روجه بيت وتحويل كي يعني خلال يدر روجه بيت تحويل كي اما زرات انا ابي بكريت ابي بردوان بيد دو لكاتي حكومه عراقي كونا اقربوا كمل شيء وادرز بالنهايه حكومه عراقيه هستان مسخه ثوره قراري كي دركت هر كسيك بوي هيك عقدك هيك كسكان يدوزي الشخصي دو مره يشتو يفروش تو رويشت هر كاسيك كعقدي لابو اعلاني كش باش مانجيك نها تزيكا شخصك بوي خوي مراجعي دايري مروركا بناوي كرابه مزب قرارك مسخه ثوره بلا سلوا بو شي زور كم كردوا لولا تاني دروا او بيوزناكا سيارك لا شي وصاحبتي شو كي اخبارك كي اخبارنا بلا كمبيوتر يدن اگر دزينك رابو سياريه يو كسيك لايتي بوي هي لدايرين مرور تحويلي كابناوي خوي ببي او شخصي دون بي صاحب ملك مراجعه بك استكان باقي بنجمور دتوانن مثلا بنجمور كان لباتي واجو بنجمور جبر بيني لا بنجمور زور جي اونيه شو كتو لو انا كسك بفرتو في الخوي اللي كوتوا صار خوش كرا بنجي نظر كاغزه كذا او تبي اويت نبي عميد فرموي طبيعي وهي ما باسمان كرد كشوازي عقدك دون عكا باسمان كرد ولا بو اثبات كردني بله لبو دياري كردني في لكيا اوي كزناي باس كر زور راسته كتحويل نكري والله بنزمور زناي باس كرد بخوي دائما واجو لبو خلق كبارهم بي واجو قيمه قانوني زياده لبنزمور بنزمور لوانيه لكاتي خوتن بي لكاتي بزوردي يان بيوشي بي يان ما ادري شي بدريتي بعرف الروفيا ببلام أويت كان كواجودك أو إلا كامرة لكاتي وجداري الطوالي وعي كامل خويتي ليه لبوا خلق بارون بي كعقدة شي لك كزنا وانا زايد بنزمور قيمة قانوني زيادة الواجب نخير واجو قيمة قانوني زيادة حتى قال لك تعقيبا بو قسكي بريز دادور بنزمور لبيش موظفي مختص الاخوا كاتب عدل وجدانه زيادة بقوتر دبل بروي شهاده لسدي لموضوع كاغاريجان او كسانه شين بهم نوع هولدن بشوينا قانوني بارا بيدا كانوا دوله من بن اما سكلاسي شي خلقنا او كومالدا دزاني خوي اگر بين بوليني كاين يعني دابشي كاين ممكن هني خلق بيوابي امانه كسانه كي نخوشن ممكن هني كس بيوابي امانه كسانه كي تاون بارن يعني توج لقلاوني كالن اواني وشانا كان نخوشن مرزني شون اگر بسيري وكو جنابي ام باسان كد اگر شتك بلان دارجراو بي ناچته نخوش چون کسی نخوش عادتا نازانه پلان بو چاکبونی خوی نیه چون پلان دانا جریبه یا خود توانێک بکات کەواتە دەکرێ مەسەلەن ینی چون ئەم پۆلین بەندی کرا دەکرێ بڵین ناتوانین بڵین ئەو کەسانەوە دەکەن سەدا ڕێژێ زۆرشی نەخۆشن دەتوانین بڵین کەسانێکی بسنزن کەسانێکن دەیانەوێت لەو ڕێگایەوە بۆتە پیشەگەریەک بەڵام لە هەمان کاتیشا ممکنە ئاسانکاریەک هەیە بۆ بابەتەکە یاخود ڕێپیشاندانێک هەیە بۆ بابەتەکە یاخود شارەزایەکی تەواوی هەیە چون ئەمە ئاستەمە تو لە شارێکەوە بێ بۆ شارێکی تر سیارە بکڕبی بێ لە شارێکی تر بیفرۆشتەوە دواتر بکەێتەوە شارەکەی خۆت بەپێ ئەو کەیسەی کە جۆمان لێ ببینیمان مەسەن بڕۆی خۆت داوا بکەیتەوە چون ئەگەر ئەمە کەسێکی شارەزا نەبێ یاخود کەسێکی زۆر لە فرتوفێڵی بازار نەزانێ ئاسان نییە ئەم شتە بکات دەکرێت ئەمانە بەشێک بن لەوانەی کە بە قۆڵبڕین و بەڵام بەداخەوە من کە جۆم لێ بوو ئەڵێن ئێستا باوە ئەمە بۆتە شتێکی باو ئەمە خراپە چون ئەمە ئاماژەیەکی خراپمان پیشانەدا چون ئەگە ئەوەی کەیسی یەکەم باسی مادە هۆشبەرەکان بوو
ئەمەش هیچ کەمتر نییە لە مادە هۆشبەرەکان چونەوەی مادە هۆشبەرەکان نوعانما تۆ کەسێک کە بە حەز و ئارەزوی خۆی دەیکات بەڵام ئەمە دەیسەپێنێتە سەری کۆمەلگا وا کات ببێتە دیاردەیەک تەواوی تر ئەمە هەمومان ممکنە کۆمەڵێک خەڵکی تر لەگەڵی فێری ئەم پیشەیە بێ ئەمە ئەبێتە شتێکی پیشەگەری واکە خویەکی پێوەرگرێت بەڵام وەکو بتەوێ پۆلین بەندیکەی ناتوانین چون وەکو باسییان کە جەنابیان شتێکی مەلموس نەبێت ئەدیلەیەک نەبێت ناتوان ئەسڵان پێشی بڵی تاوانبار بۆیە لە دیوی کۆمەڵناسی یاخود دەرووناسەکان بە هیچ کەسێک لەوانە ناوترێت تاوانبار چون ئەوانە کەسانێک ممکنە زروفێک یان کاتێک یان ساتێک لێرەش ناونانێت بۆ شتەکەی لەسەر ساغ نەبووتەوە بە هەموو شتەکانیە بەڵام مەرجیش نییە هەنێک جار سێرەکەوەکو جەنابیان باسییان کرد ممکنە لە دانیشتنیەکە لە شتێکی ترە بەشێک لە شتەکان بەڵام لە کۆمەڵناسی و دەرووناسیە هەر نایباتەوە تاوان چون زۆر کات کۆمەڵناسان دەیگەڕێنەوە بۆی چین لە پشتی ئەمە وای کردو مەسن بۆ نمە گریمان تاوانبار بوو بۆ ئەم تاوانەی کردو هۆکاری تاوانەکەی پێویستە کۆمەڵناسی بۆیە دواتر ئەگەر هۆکارەکەی ممکنە سەکەی زۆر کات دەبینیڵێن لە نەبوونیەوەم کردو ممکنە ئەسڵەن نەبوونی نەبێ کابرا نەبوون نەبێ ئەوەی کردووە دەڵێن هەنێکە دەڵێن لەوەی نەخۆش بوو بێ لەوەی خەڵکە خراپ فێری کرد بێت لەوەی زروفی سیاسی وای لێ کرد بێت ینی دەوێت هۆکارەکەی لە ڕووی کۆمەڵاسی هۆکارەکەی دەوێت بزانێ بۆی بێت چارەسەری لەگەڵ بکات دائیمەنیش بە چاوێکی کەم سەیری ئەو خەڵکانە ناکرێت لە ڕووی کۆمەڵناسیەوە بۆ چون ڕاستە ئەمانەشتی یاساین و ممکنە بەڵگەیش لەسەری ئیسپات وێکو کەسێکی تاوانبار بەڵام هەر بە کەسێکی مرۆڤانە تەماشا دەکرێت بۆی جارێکی تر تەهیل کرێتەوە چونەمیش مرۆڤە ئەگەر بیگەڕێنەوە بۆ پێش تاوانەکە ممکنە کەسێکی زۆر باش بوو بێت ئەگە بیگەڕێنەوە بۆ کاتی ئەو زروفە ناهەموارەی ئابوووریە کە بەسەر ئەم وڵاتەیە هاتووە ممکنە کەسێکی زۆر ئاسایی بوو بێت ینی بژێوی ژیانێکی باشی هەبووە لەگەڵمان مناڵەکەی زۆر بە خۆشی بە شادی ژیاوە ئەوانەی کە لە دەوروبەریش بوونە زۆر باوەڕیان پێی هەبووە یاخود جێی متمانەی ئەوان بووە کەواتە پێش تاوانەکەی یاخود پێش ئەنجامدانی ئەو کارێکە دەیکات ناڕەواییکەیکە لە کۆمەلگایە ممکنە کەسێکی ئاسایی بوو بێت بەڵام ئێمە دێن ئەلێرەوە ئیشی لەسەر دەکەین ینی لە کۆمەڵناسی دەرونا ئەلێرە ئیشی لەسەر دەکرێت بۆی جارێکی تر بگەڕێتەوە ئاساییە چون حسابی هەر مرۆڤی بۆ دەکرێت چ لە لای ئێمە یان دادوەرە بە ڕێزەکانیان لە دەستگا ئەمنیەکان هەر هەمان حسابی مرۆڤی بۆ دەکرێت بەڵام قاڵب بەندەکەی لای ئێمە زیاترە ئێمە مەجای زۆرتری دەدەینێ بۆی ببێتەوە مرۆڤێکی ئاسایی زۆر سپاس دەچینە سەر بابەتی سێم ئەویش بەڕێوەبەراتی بەڵگەکانی تاوانە حەزمان کرد ببینین ئەو پێشکەوتنەوە و دەستکەوتانەی کە ئەم بەڕێوەبەرایەتیە لە خزمەتی ئەو خەڵکە بۆ لە خزمەتی دەستگا ئەمنیەکان بووە با ببینین بەیەکەوە جا گفتووە لەسەر دەکەین هەموو کۆمەڵگەیەک بە ڕێژەی جیاواز تاوان تێیدابوونی هەیە هەر وڵاتێک بۆ کۆنتڕۆڵکردنی ئاکارەکانی تاکەکانی کۆمەڵگەوە لە ڕێگەی یاسا و پۆلیسەوە کۆنتڕۆڵی کۆمەڵگەکان دەکەن لە هەرێمی کوردستانیش دەستگای زۆر هەن کە بۆ مەبەستی کۆنتڕۆڵکردنی ئاکارە خراپەکانی هەندێک لە تاکەکانی کۆمەڵگا بە بەردەوامی کار دەکەن یەکێک لەم دەستگانە بریتیە لە بەڕێوەبەرایەتی بەڵگەکانی تاوانی هەرێمی کوردستان لە دوای ڕوودانی هەر تاوانێک بۆ لێکۆڵینەوە لە ڕووداوەکان و هەڵگرتنەوەی بەڵگەکانی تاوانەکە تیمەکانی پۆلیسی بەڵگەکانی تاوانەکان ڕاستەوخۆ بە پێی ستانداردە جیهانیەکان لێکۆڵینەوە لە شوێنی ڕووداوەکان دەکەن و تەواوی ئەم بەڵگانی لە شوێنی ڕووداوەکە هەن بۆ لێکۆڵینەوە کۆیان دەکەنەوە تاوەکو بگەن بەڕاستی و دروستی ڕووداوەکە و لەگەڵ دۆسیەی تاوانەکە پێشکەشی دادگاکان دەکرێن لێرە چەندین تاقیگە و پسپۆری شارەزا کار لەسەر بەڵگەکان دەکەن بۆ هەر تاوانێکی تاقیگەی پێشکەوت و پسپۆری تایبەتمەند لێکۆڵینەوەکان ئەنجام دەدەن تاقیگە زانستیەکان ئەنجامی وردی پشکنینەکان دەخەنە ڕوو لێرەوە ڕەوانەی دۆسیەی تاوانەکان دەکرێن لێرە تاقیگەکان تایبەتمەندی خۆیان هەیە و هەر تاقیگەیەکیش بە گوێرەی پسپۆری خۆیانەوە کارەکانیان دەکەن کە بریتین لەمانە تاقیگەی پشکنینی پەنجەمۆر بۆ لێکۆڵینەوەی پەنجەمۆری شوێنی تاوانەکان کار دەکات
پشکنینی تاوانە ئەلکترۆنیەکان کە ئەم تاوانانە دەگرێتەوە کە لە ڕێگای ئەلکترۆنیەوە ئەنجام دراون. پشکنینی مادە کیمیاییەکان و مادە هۆشبەرەکان کە پسپۆری بواری ئەم مادانە کاریان تێدا دەکەن. پشکنینی ئامرازەکانی شەڕکردنی وەک دەمانچە و چەکی جۆراوجۆر کە پشکنینی سەرەگولە و قەوانەکان دەگرێتەوە. پشکنینی ساختە و ساختەکاری لە درا و مامەڵەی فەرمی. وەرگرتنی پەنجەمۆری چەک کە بە گوتەی شارەزایان هەر چەکێک پەنجەمۆری تایبەتی هەیە. پشکنینی DNA کە لە شوێنی ڕووداوەکان هەڵدەگیرێنەوە. هەروەها چەندین پشکنینی دیکە کە بە پێی ستانداردە پێشکەوتووە جیهانیەکان بۆ یەکلایکردنەوەی دۆسی تاوانەکان گرنگیان هەیە. بەپێی یاسا بەڵگەی تاوانەکان کاریگەری زۆریان لەسەر یەکلایکردنەوەی دۆسیەی تاوانەکان هەیە کە بە شێوەیەک بۆ سەپاندنی یاساکان بەسەر تۆمەتباران هاوکاری تەواوی دادگاکان دەکەن. بەڵێ دەستخۆشیتانە دەکەم بەڕاستی من وەکو هاوڵاتیەک نەم دەزانی ینی بەڕێوەبەرایەتیشی ئاوا پێشکەوتومان هەیە دەستەکانتان خۆش بێ. حەزم دەکرد بەشەکانیان بەڕێوەبەرایەتی بزانین. بەڕێوەبەرایەتی بەڵگەکانی تاوانەیە هەرێم ئەم بەڕێوەبەرایەتیە بەڕێوەبەرایەتێکی هونەری و زانستیە. بەشێکی جێبەجیکارە سەر بە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانە. هەموو بەڵگەمادیەکان ئەو بەڵگانەی کە لە شوێنەکانی حادسەکان دەوزرێتەوە شوێن ڕووداوەکان هەڵدەگیرێتەوە لەلایەن تیمی پسپۆری شانۆی تاوانەوە کە لە هەر ئەم تیمە سەر بە بەڕێوەبەرایەتەکەی ئێمەیە ئەچێتە جێ حادسەکان کاتێک ئاگادارەکرینەوە پشکنینی تەواوەکە بۆ هەڵگرتنەوەی بەڵگەکان و کۆکردنەوەیان و هێنانەوەیان بۆ مختبەرات. لە مختبەرەکانمان چەند مختبەرێکمان هەیە تاقیگەیەکمان هەیە حەوت تاقیگەمان هەیە کە بە فەرمی ئێستا ئیشی تیاکەین ئێمە یەکێکانەوەی لە بەرچاوتان لە ڕاپۆرتەکەتان دەرکەوت پەنجەمۆرە ئەو لە جێی حەوادسی سەریقات دزی و تعدا و ئینتیحار و ئەو پەنجەمۆرانی کاڵە گیرێتەوە لەسەر چەکەکان یان لەسەر ئەو شوێنانی کاڵی گرینەوە. زۆر بەشتان خولی تایبەتتان بینیوە هەمووی پسپۆرەکانی ئێمە هەمووی ئەفسەرن دوو شەهادەیان هەیە خەریجی کولیاتی علومن بەشی فیزیا و کیمیا و بایۆلۆجیمان هەیە هەروەها کولی شۆتەشیان تەواو کردووە دوو بڕوانامەی بەرزیان هەڵگرتووە و دەوراتی تایبەتیان کردووە لەسەرم بوارە بۆ ماوەی 6 مانگ دەورەی تایبەتیان کردووە لە چۆنێتی فەحسکردن و پشکنینی بەڵگەکان لە وڵاتانی دەوروبەر لە ناوەی عێراق و لە دەرەوەش لە بەغدا کردویانە لە ئوردن دەوراتی تایبەتمان و ئێستا کەسارێکمان ئێستا لە دەرەوەن بەشدارن لەو دەورەیانە لە ئیمارات کردویانە لە ئوسترالیا کردویانە لە وڵاتانی ئەوروپی بەشدار بوون لە دەوراتە بە بەردەوام ئەو دەوراتانی کە بۆمان دێتن تایبەتمەند بێ بە پشکنینە بەڵگەمادیەکانەوە دێتە دایرەکەی ئێمە. چەند حکومە ئاسانکاریتان بۆ دەکا بۆ کارەکان؟ وەزارەتی ناوخۆ بە سپاسەوە زۆر هەوڵی داوە چونکە بەڵگەی مادی بەڵگەیەکی زۆر مهم و کاریگەرە لە کەیسەکانە چونکە دادوەرە بە ڕێزەکان هەر بەڵگەیەک لەو ناوعبێتە پێشیان ملزمن بە ژۆرەی قانونی ئیسباتی عراقی دەبێ ڕەوانەی ئەدلەی جنایی بکرێت. ئێمەش لایەنی پەیوەندیدارین بە پێشکەشکردنی پشکنینەکان ڕێی خوبەڕامان کە ڕێیەکانمان لە سێ پسپۆر هەر کەیسێک کە دێتە لامان سێ پسپۆری تایبەتمەند فەحسی دەکات و ڕێی خۆیان لەسەردەن بە راپۆرتێکی قەزایی ئەینێرینەوە بەردەستی دادگا ئەو کاتە یەکلایکردنەوەی کێشەکە لەوێ دەبێت. ئەی جەنابی عەمید ئەومان هەیە بانکی پەنجەمۆرمان هەیە لە کوردستان؟ بەڵێ ئێمە ئەو فایلانەی کە بینیتان ئێمە بانکێکی پەنجەمۆرمان هەیە خەڵکانێکی زۆر بە دیجیتال کراوە بەڵێ کردومانە ئامادەکرا بەڵام ئێستا ئێمە وەزارەتی ناوخۆ بە خۆشحاڵیەوە خەریکین بە ئەلکترۆنیکردنی و ئەم کەیسانەی کە هەمانە بەڵگەکانی تاوانی هەموو پارێزگاکان بەیەکەوە ڕەبەت بکرێت. جەنابی عەمید DNA گرانە مەسروفی زۆرە؟ تاقیگەی دیێنەیمان بەڵێ لە ساڵی 2002 ئێمە بەردەوام کارمان کردووە بەڵام لەبەر گرانی و
گرانی ئامێرەکان و ماوادەکەی کە فەحسەکانی پێکرێت جارجار لێمان دەبڕێت ئەم ماوادانە بەڵام وەزارەتی ناخۆ هەوڵی تەواوی داوە کە بۆمان دابین بکات بە سوپاسەوە جارجار کەمیەکی باشمان بۆێنن بەڵام لەبەر گرانی و پێداویستیەکانی طبعی بەرگەی ئەو هەمووی ناکە کامو کوردستان دێتۆ لای ئێمە بۆ مۆزۆی دیێنەی جەنابی دادوەر تا چەند ئەو راپۆرتانەی لەو بەڕێبەراتی دێتە پێشتان ڕێرەوی کەیسەکە دەگۆڕێ پێشی دەستخۆشیانێ دەکەم بە حقات ئێستا بڵگەی تاوان زۆر پێشکەوتووە بەخۆی جەنابی باسی کرد لە زۆر ڕۆک دەبێت لەقان ئیسبات کە لە هەر دادگایەکە کێسەکە بیتن بەڵگە دەبی کۆ بکرێتەوە یەک لە وەڵگانە کە خیبرێ ئێوان کە خەبیرن لەو بەڵگانە تەبیعی دادگاکان کە کێسی دزیان دێتی پێشیان کێسی تەزویریان دێتی پێشیان کێسی کوشتن و گولەی دەنێرن یان کەپسولەکەیان قەوانەکەی دەنێرن تەبیعی دێرکوانە ئەوان کە وەڵامی دادگاکان دەدەنەوە بەڵگەکانی وان بەڵگەی مادینە ئەگەر ئەوان بە شێوازی وەڵامدانویان ئەگەر بەڵگەکان یەقین بکەن لە بۆ دادگاکان کە ئەوە پەنجمۆری ئەو کەسەیە کە گیرایە لە سەری لەو شوێنەی یانەوە تاڵەمووی ئەو سەری ئەو کەسەیە یان تەزویرەکەی یەقین بێ لە بۆ بەڵگەکان لە بۆ دادگا بنێرن دادگا ئەگەر هیچ دەلیلکەشی نەبی کاری لەسەر دەکات یعنی حکومەکەی دەردەکاتن لەسەر بەڵگەکەوان ئەگەر هیچ بەڵگی کەشی نەبیتن بەڵام ئەگەر ئەوان بە شێوازی احتمال بنێرن ئەو کاتەی دادگاکان بەڵگەی کەش لەگەر بەڵگەکەوان کۆ دەکەنەوە تاکوگەنە ئایا بەڵگەکان گەیشتوتە ئەوەی کە ڕوانەی دادگای مختص بکەن دادگای لێکۆڵینیان لە دادگای مختص ئایا بەڵگەکان گەیشتەوەی تەوزیع تۆمەی بکەن و عقوبەی بدەن ئەو لەسەر بەڵگەکان لە شێوازی نووسین ئەوان و ئەتماتکردنە سەر ئەو شێوازەیە بەڵام بە هەموو حاڵەتێک بەڵگەکان بەڵگەی تاوان بەڵگەی کاریگەرن لەسەر دادگا. کاگاری زۆر جار دەبینی کەیسێک ڕوو دەدا خەڵکێک هەمووی سیارە ڕادەگرێت لەسەر جادە و خەڵکە کۆ دەبێتەوە یەک دەستداتە دەمانچەکە یەک دەستداتە کابرا یەک ڕای دەچێشێ ئەوان هەمووی دەلایل کەم دەکاتەوە ینی کەیسەکە تێک دەچێت دەشێوێنن ئەوە لە بێئیشیە یان ئێمە هەمومان لەو کارە دەزانین یان ئەوەی وەستاوە لێ هەمووی محامیە و هەمووی لێ کۆڵەرە چیە مەسەلەکە ئەزانی خۆی ئێمە بە بەردەوامی وەکو کۆمەڵا شتەکان دەگەڕێنینەوە بۆ ناهوشیاری تاک یاخود بۆ ناهوشیاری کۆمەڵگا ئەوانەی ئیشیەوانی زەحمەت بێگومان چونکە کاتێک لە شوێنێک ڕووداوێک دروست دەبێت کە کەسانێکی زۆر دەستی بۆ بەنۆکو جەنابیان باسییان کرد دوای ممکنە دەستی من بەرەکەوێ من بەشێکە بم چون ممکنە بەڵگەکان شایدێک بێت کە من نیم من تیا نەبوومە بەڵام جێی پەنجەی منی مادام تیا بووە دەرکەوتووە من دەبێت بچمە بەردەم دادگا دەبێت بڕۆم بۆستم بڵێ من نەبوومە و دەشایدیشەیە کە منەوە بەڵام من دەبمە بەشێک لە شتەکە لە بابەتەکە یاخود لە ڕووداوەکە بۆیە لەگەڵ ڕێزمە ئەوە کاتێک ڕووداوێک یاخود شتێک ڕۆدا کەسی میهانی یاخود کەسی پیشە یاخود ئەو کەسێک کە محتەمن بەو بابەتە دەبێت ئێمە لێ بگەڕین بۆی مەسەلەن ڕووداوێکی هاتوچۆیە پۆلیسی هاتوچۆمان هەیە ئەمە ئیشی پۆلیسی هاتوچێ و ئەوان شارەزایی باشتریان هەیە لە بابەتەکان بۆی شتەکان نەئاڵۆستر لەو کاتە چ دەبێتن خەبەردانی پۆلیسیمان چون کەسی ناڵم بۆ شارەزا بن کەسی پسپۆر من لەو بابەتە بۆ ئێمە ئیشەکان ئێمە ئیشەکە کە دابەزین بۆ چییە بۆ ئاسانکردن و بۆ ڕایکردن و بۆ چارەسەرکردنی کێشەکەیە ئێمە گەر بچین خۆمان دەستمان تێوەردا و لە بەرۆی برامە و دەبێت من دەستی شەڕێکی تیا بکەم و یان دارێکە ئیتر چەکە دەمانچەیە سیلاحە سیارەیە جستەی خۆمە بەکاری دێنن بۆ تۆڵەکردنەوە هیچ لە ڕووداوەکە ناگۆڕێ ینی چاکسازی بۆ ڕووداوەکە ناکە خراپترێکە ممکنە لە دواترە خەتاکە لە براکەی من بوویان کەسە نزیکەکەی من بێ من ببمە بەشێک لە تاوانەکە بۆ کەسێکی لە شتێکی لێدێ ئەو هەمسان ممکنە جەنابی دادۆر باشتر بزان ممکنە بتوانێت شتێک لەسەر من بنووسێ چون من لێیم داوە ئەزێتم داوە ئەوەختە من لە باتی ئەوەی دیفاع یاخود لە باتەوەی کە پاڵپشتیەک بۆ شتەکان دەکەم شتەکان تێک دەدەم بۆیە ئەوەی کە جەناب باس کرد جگە لە ئاگادارکردنەوەی کەسانی بەرامبەر ئیشی ئێمە نییە ئێمە توات چاوەڕێ بکەین بزان دەرەنجامەکەی چێبێ بۆیە زۆر کات ئێمە گرفتمان لەگەڵ ڕاگەاندنەکان هەیە بەڕاستی ڕاگەاندنەکانێک دەبێتە تایتڵێکی گەورە بابەتەکە گەورە دەکاتەوە لەسەر شتەکان پێش حەدەسەکان دەکەوت دوایسەکەی دادگا بە لاڕێکی تریا بە
ینی ئەمری واقعەکە ئەوە نییە کە هەیە چون دادگا ینی پابند نابێت بە وتن هیچ شتێک بۆ ئەو دەرەنجام ناگەێنە ئەمانە دوو دەستگای پرۆفیشناڵن دوو دەستگای جێبەجەکارن دوو دەستگای ئەکادیمین بەڵام ئەوەی کە من دێڵەمەوە لەوڵا لەسەر ئەوە بوو ئەوە خەتای ئەو بوو لەبەرەوەی ئەوە تابعی لایەنێکی دیاری کرا بوو لەبەرەوەی ئەوە خزمی فلان کەس بوو ئەم قسانە یەکسەر لە ناو ڕاگەیاندنەکان وەرە گیرەوە دەکرێتە بەداخەوە دەکرێتە راپۆرتێکی گەورە شتەکان دواتر خەڵکوای لێ دێ دادگاش کە بڕیان لەسەر شتەکان ناڵێنەوە دیارە خۆ شتەکە دیار بوو ینی وای لێ دێ لە ڕۆڵی دادگا و ڕۆڵی برادرانی ئەفسەریش ینی کەمەکرێتەوە بۆ ئەو تەعاشارەی کە لە ناو ئێمە بەداخەوە باوە بۆیە بە بەردەوامی ئێمە دەبێ هوشیار بین لەو شتانە بۆ ببینە بەشێکی چارەسەرکار بەشێکی ئاشتی خوازانە بەشێکی لێبورتە بۆی کە بتوانین چون خزمەتی کۆمەلگای و لە دواترش کۆمەلگا هەر ئێمەی تاک دروستمان کو ئێمە تاکشتیاژین کاتە خزمەتەکان بۆ خۆمان دەگەڕێتەوە هیوادارم کە کەیسێکی وادە ڕووداوێکی وا دەبێ خەڵک لێ بگەڕێ ئەو کەسە لەوێ بێ کە کاری ئەو بێگومان پسپۆڕی لەو کارە بەڵێ لەوەی کە لە هاوڵاتیان هەر کاتێک کە شانووی تاوانەکە تێک نەدرێ هەر جەریمەیە کە ڕووەدا دەبێ بپارێزرێتن تا ئێمە نەکو دەستکە کە دەستکاری کرا شتێک نەکەن هەر زانیارێکی ترمان بۆ بێتن ئێمە ناگەینە ئەنجام یعنی جێی حادیسە خاستان قەزایی گەورە قەت لە اختصابە دزی گەورەیە ئەمانە پێویستە کاتە ئەو شوێنە بپارێزرێ بۆ ماوە یەک هەفتە بۆ ئێمە پێداچوونەوەی خۆمانەکەین و دراسە دەکرێت و معلوماتی تازەمان بۆ دێ ئەمە من لێرەوە داواکارمیانی زۆر جار کە قەتلێکە بێ ناهێڵێت تو بەعادی جەنازەکەی بکە دەیبنەوە دوایەوە جاری وا بۆ حادسەیەوەمان هەبوو چوونە فتح قبرمان کرد سەد جارێک تر گەڕاین بە دوای شتی ترا یەکێک لەوێ ئەمڕۆ حادسەیەکمانە بووە منداڵێکی 10 ساڵان شکراوە کە ئەوەی شوشتویەتی ئەمە کوژراوە چۆ خەبەری داوتێتی شتێکی وام بینی وە کە شوشتو مەسەری شکاوە ئەو بووە ئێتراستا تحقیق کراوەتەوە لەسەر ماڵەکە ئەمڕۆ چین فتح قبر کراوە جارێکی تر دەرهێنراوەتەوە بەڵێ ئەسەرەکەدا هەیە پاش 10 ڕۆژ لە ناشتری ئەسەری ئەوە هەبووە کاتی خۆی نیان بەتوێت طب العەدلی چۆتە خەستەخانەوە یەکسەر تیان بیبنە طب العەدلی یەکسەر سواری سیارەیان کڕی ناوتێ ئەوە خەتای چێک نەبردراوەتە طب العەدلی خاوەن مەیتەکە یان خۆی طریقەی تحقیقەکە لە بیدایەتەوە هۆشداری وڵاتی خۆی کاتێک کە شتێکە قەومێک کاکە چاوەڕێکە هەر کوژراوە چاوەڕێکە دەدەقا سەعاتێک تا جیهاتی مختص دێت ئسعاف دێتن دکتۆر دێتەوێ پۆلیس دێتەوێ ئەدلەی جنایی دێتەوێ هەموو شتەکان بەیەکەوە ڕێکە خات ئەمە ئەبێ خەڵکەکە ئەمە بزانێت ئەگەر نەیزانێت ئەوە نەتیجەکەیتی ئەبێ هیوادارم بیزانێت و زۆر داواکاری ئینشاءڵڵا بۆ ماندووبوونتان بەڕاستی جێگای ڕێزە ئەو کارێکە ئێوە دەیکەن و زۆر سپاس بۆ دەستگا ئەمنیەکان زۆر سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ برایانی پۆلیس شەوێکی شاد.